وەختتان و خێر یانانە کوردەوار ئۆمیدوارم ئەم دەفعام ئەم مشکڵەمانە بۆ پێشنێت من جێگەکەی خۆم گۆڕی. خۆپ ئێمە لە سەروبەندە قسەکانە مەلابەختیارا بووین و مەلابەختیاری سەگەرێکیسی خۆی دەست پێ بکە مقدمەیە کاتن کە گوویە ظاهرن خودە مەلابەختیار موساگیسی و ئەو مقدمە دارای ئیراداتێکی عەدیدەی فرە و فەراوان بوو. خۆپ بێسەبابێنە سەرە قسەکانە خودە قسەکانە مەلابەختیار. کاتتان باش قەرزاربارتان کردین بە تەشریفێنانتان هاتنتان چ بە دانیشتن چ بە وەستان بەڵگەی ئەوەیە پەروەشتن ڕاستیەکان بزانن، بەڵگەی ئەوەیە کە هەڵاوگەی چاواشەی نەکردوون هاتوون گوێ بگرن دوایش بیر بۆچوونی خۆتان بدەن کتێبەکە وەربگرن بۆ پەڕی ئازادی قسەی خۆتان بکەن. ئامادە بووان. من پێم خۆش بوو ئێستا سەرکردایەتی هەموو حزبەکان لێرە بوونایە، ئەوەی ڕخنەمان لێ کردوون ئەوەی ڕخنەمان لێ نەکردوون. پێم خۆش بوو لە بری ئەو هەڵمەتانی کە لە سۆسیال میدیای بیسین خۆیان هەڵگرتایە نەک جارێ 100 جار دیبەیتمانە کرد، منازەرەمانە کرد بۆ ئەوەی تاوتوێی کتێبەکە بکەین، بۆ ئەوەی ڕخنەکان هەڵسەنگێنین، بۆ چوونەکان لێک بدەینەوە وە سەرنجام ئەنجامی زانستی و بابەتی و عەقلانی لێوەربکەین. بەڵام بەداخەوە دیارە قەدەری ئێمەی سیاسی ڕۆژگارە هەر سەختەکانی هەڵسانەوەی خەبات بووە، قەدەری ئێمەی نووسینیش بەرگەگرتنی تاڵاوی ئەو هەموو هێرشە ناڕەوایەیە کە ئەکرێتە سەرمان لە پای قەدەری ئێمەی کوردیش ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ساختارە فاسد و درۆزنانەی ئێوە و شارڵاتانە ئێوەس قەدەرە قەشەنگێک نییە لە ڕۆژگارە گەنێکا گیرمان کرد بە دەستانەوە تەوەجۆەکەی مەلابەختیار ئیسە با قەدەرەکەی مش بڕاتە لای قەدەرەکەی تۆ تێنە سەرە ئێوە تۆ داوای دیبەیتەکەی خەڵک بێ دیبەیت لەگەڵا بکە وەێ من وتمێنم هیچ کامیان دیبەیت ناکەن و ئەم دیبەیتەی ئێمە کۆمەک ئەکا بەوان تۆزی ئاقلانە فکرکەنەوە و ئەم دەفعە بتوانن خاسێ لە بەرامبەر یەکتریا قەرارتان بن. ئەوەی کە ڕاستیمان هەمووانەی ڕاستیان شاردەوە پاداش کران، هەمووانەی ڕاستی ئەڵێن هەڵمەتیان بۆ سەیرە. ئەی بۆ نایە ڕاستیەکە بڵێ بێژی ئێوە شۆڕەشە کوردی نەبوون، ئەی تۆ بۆ ڕاستی ناڵێ، ئەی بۆ تۆ هەر بە ناوی کوردایەتی و دانیشکیتە سەر جێگەی خۆتەکان ناخۆی ڕاستی ئەوەسە ئێوە هیچ کامتان شۆڕەشە کوردی نەبووگن بۆ کورد نەبووگن ئێوە دروستکراوە دەسە دووە لە منتەقە بووگن ئەوان ئێوەیان ساپۆرت کردگە لۆجستیکیان پێتان داگە ئێوەیان لە بازی سیاسیە شەراکەت داگە و واردتانیان کردگە. ئەی ئەو ڕاستیە حەقیقەتە تۆخە پیورە بۆ بەحس ناکەی کە ئێوە بە شوێنە حەقیقەتە هاتکن خەڵکیشە بان کردگە بێن حەقیقەت بشنەوەن و ئەوانە چون لەوێ حازر بووگن بە نەزەرە تۆ هاتکن حەقیقەت بشنەوەن دەی تۆ بۆ نایی لەگرا حەقیقەت لە ئێمە بشنەوی کە ئەشنەفی کە ئیستا ئەیشنەفی و تۆ دانە بەدانێ ئەمانە ئەشنەفی سەیرە. ئەوانەیە هەڵماتانە بە نەوەی یەک حەقیقەت بزان ئەوش ئەوەیە نە هەموو ڕخنانەی من لە کاکنۆشیروان لایەنی ئیجابەکانی کاکنۆشتوان ئەسەڕێتەوە، نە هەموو ئەو هەڵمەتە کۆی لە ئاسایی بەرامبەر بە کتێبەکەی من ئەکرێ سلبیاتی کاکنۆشتوان وەێ ئەو هەڵمەتانەی ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ بۆشە ببنە بۆش و درۆزنی و جنایەت و خیانەتە ئێوە بە ئومەتە کوردی ئەسەلمێنێ خاسەی سەلمێنێ تێمەسەری بە هەردوو حاڵەتە وەکو خۆی دەرەکەوێ. ئامادە بوون من ئێستا بەرەو ئەوە ڕۆم 51 ساڵی تەمەنی سیاسی ئەگوزارێدەم. 51 ساڵ تەمەنە سیاسی بە تۆ هیچ مەشروعیەتێ نادا کە تۆ ئۆسای داسانەکەویت. 51 ساڵ سەهلە
5,100 ساڵیش لەم کارە بوو بیت تۆ ناکا بە پسپۆڕ و تۆ ناکا بە سیاست مەدارە بەرجەستە ناتکا لە تۆ لۆجیکی قسە بکە لۆجیکی قسە بکەم تەجروبەی تۆیشی لێ جێگەی کە دەنگ باتۆ ئەزانی ئێمە منتەزەرە چی بووین منتەزەرە ئەوە بووین بیت مامە ئەم ساخت بەتە دەر لە فافە ئێژیتی و ئەوەی کە تۆ چاوەڕوانی کەسێ بێت دەم جامعە بێژێتی و بەو نیەتە بگات شاید تۆ حەزەرە بوێ شاید تۆ بترسی شاید تۆ نەتوانیت ئەمە داستانێکی ترە تماشاکەن فرە کەسێک لە لەفافا قسە ئەکا چووندا ئەو تاریخە ئەترسێ وەلێ ئیتر وەختی ئەم سابتیەکە جەلال تاڵەبانی جنایەتکارە نەوشیروان مستەفا جنایەتکارە پارتی جنایەتکارە بۆ ئێوە یەکچت دەرەکەوێ ئەمانە هیچ ئوسول و پرەنسیپێکیان حتا بۆ ئەو تاقمە چەتەیە کە دروستیان کردگەن نەبووگە گروپە مافیاییش نەوگن خۆ ساڕۆیمە سەر قسەکانی لە هەموو تەمەنی سیاسی خۆما لەو 51 ساڵە لە هەورازم وشێوە لە سەرکەوتن و نوشستیە لە بەدبەختیەکانە قەت بەقەت ئەم هەفتەیە وتاری تا ئەم چرکە ساتە کە کۆمپیوتەرەکەم بەجێشتووە 68 وتار بەرگری لێکرد باوەڕ کە هیچ کامیان لەسەر حەقیقەت بەرگریان لێت نەکردووە یا لە حوب بارزانی بووە یا لە ڕقە نەوشیروان مستەفا بووە یا لە ڕقە یەکێتی بووە هیچ کەسێ لە ناوی جامعەی کوردەوارە کە چت ئەنووسێت بەدەر لە مەتن ڕاپەڕین لەسەر کۆڵەکە و ئەساسە کوردیەت نانووسێت مەوزعی هەز وە لە جێگەیەک و سەرچاوە ئەگرێت جێگەیەک و خۆراکی فکری پێدات پارادایمەکانی پێدات بۆیە ئەنووسێ مەلابەختیار ئێمە بە ئینسافەوە بەرخورتەکە تۆ ئاکەین و نەخدە دەکەینەوە چون حەزەکەی نەخدە بکەنەوە تەوەجۆکەی منها 11 12 نەناسم بەم 68 باقیەکەیان ناناسم نازانم چێت هاوسەنگەرم نەبوون هاوڕێم نەبوون ئاڵای شەڕش نەبوون بەڵام وجدانیان هەیە 68 وتارە دڵنیام ئێستا گۆڕەکەمان کە تەواوە بێ ئەچم کۆمپیوتەرەکە بەکەمەوە 75 تا 80 تێپەڕێ وتارەکان با من یەکشت لە ئەسڵۆ پێت بێژم مەلابەختیار من ئەزانم فرێ لەم حەجمانە ئەکرێ بە تۆ ناوچەگەرایی و شارگەراییە نەوشیروان مستەفا مەحبوو بە دڵە خەڵق سلێمانیە چون نەوشیروان مستەفا سلێمانەییە و تۆ سلێمانەیی نیت بۆیە حملت پێ ئەەکەن ئەوە کاملەن وازەحە لەگرا ئەم بۆغزە مەعلومە بۆیە چاویان بەستگە ناتوانن هیچ بێژن ئەبە کاملەن دروسە و ئەمە ئەم مەزڵومیەتە بە تۆ ئەدات کاملەن دروسە زۆر سپاسیانەکەم بێڕادە سپاسیانەکەم نەک لە بەرەوەی دیفاعیان لە من کردووە لە بەرەوەی یانوێ فەزای ئازادی فراوان کرد فەزای ئازادی فراوان کرد ئامادە بووە تیرۆر دوو مانای هەیە مانایەکی ئەوێ جەستت لەناوە بە مانایەکی ترەوەیە هزرت خەفاءەکە ئەندێشەت خەفاءەکە هەردووکی تیرۆرە ئەویان کەسێک لەناوە بە کە جەستەیە ئەمی تریان سەدان هەزار وشە ئەکوژێ ئەگەر نەیەڵێ ئازاد بێ ئەمە تعریفی مەلابەختیارە ئەڵبەتە لە ترۆر تعریفە مختلفی هەست و هەر کەسێ ئەتوانێت تعریفە خۆی بدات ئەمە حقیقت نییە لە تعریفە ترۆرە ئەمە ئاغای مەلابەختیار بە عنوانە تعریفە خۆی لە ترۆر ئێرائەی ئەدا و نەزەراتە خۆی لەسەر ئەم تعریفە داهێنێت ئەمە بفهمن ئەمە تعریفە ترۆر نییە کە ئاغا کردی ترۆر تعریفە مختلفی هەست سەدان هەزار وشە ئەکوژێ ئەگەر نەیەڵێ ئازاد بێ ئالەگا چووە ناوە ڕۆمانتیزم سەدان هەزار وشە ئەکوژێت چووە ناوتە ڕۆمانتیزم خۆتان ئەزانن بە درێژایی مێژوو نووسەرەکان بە درێژایی مێژوو نووسەرەکان لە وڵاتی دواکەوتووە لە قۆناغی گوزەری دیموکراسی وڵاتانی پێشکەوتووشە کە سەرەتای خەباتی دیموکراسی سەری هەڵداوە ئەم هەڵمەتە لەسەر نووسەرەکان لەسەر بیرمەندەکان لەسەر سیاسەتمەدارەکان لەسەر شۆڕژگێڕەکان هەبووە
بەڵام بەدبەختیەکەی ئێمە ئەوەیە لەوێ ڤۆڵتەر قەیسەر ڕاوێنێ بیرمەندەکانی تر سەرکردە گەورەکانی تاریخ ڕاوێنێنن سەرۆکەکانی دنیا ڕاوێنێنێ ئێمەش هەجر و گوجەرەکان قسەمان پێڵێن قەیسەر ئاڵمان هیچ گەورەیەکی پێوە نییە ئەگەر منزورت لە جایگاهە مەقامی نەوێت خاش گوێ بگرە مەلا بەختیار تۆ ئینسانێکی بە منتەق و کارەکەی بعد دعاکەی چەپ بووگی بعد دعاکەی وایتە گەجەر و گوجەر ئینسانهای سەخیفن ڕازەکەی ئەقلیان قفڵ کریاگە ڕازەکەی ئەقلیان نییە مشتێ حقنەدارە دروزنن تۆ ئەمە ڕاز ئەەکەی بریا وات نەوتایە بریا جۆرێکی ترە بوتایە عامل لە ئەمەی کە ئەم مردمە گەجەر و گوجەر کریاگن کێ بووگە ئێوە بووگەن بەم تاریخە مشەشعانەیە شۆڕشەکە داتانیاگە ئێوە بەعس بووگەن ئەم مردمە بێعەقڵ بووگە ئێوە بەعس بووگەن ئەم مردمە نافەهمێ ئێوە بەعس بووگەن ئەم مردمە بە حوب و بوغزۆ قسەکە ئێوە بەعس بووگەن ئەم مردمە وەختی قسە ئەکا هیچی نادا لە هیچ ئێوە بەعس بووگەن وەلی تۆ ئیسە گەورەکانە بە ناوی قەیسەری ئاڵمان ناوبرد گەورەکانە دووبارە بە زانا و بلیمەت و تێگەیشت و شارەزا و ئەمانە ناونەورد دەستگاهە سەرکوب بوو بە گەورە ناوبرد دەستگاهە سەرکوب بە نابەختیار دەستگاهە سەرکوبە چ لە لایەنە مردم و چ نەریتە باوە ناوە مردمەوە بێت چ لە دەستگاهێکی سیستەماتیکە حکوومەتی بێت گەورەس ئەم جەهلە سەرکوب کننده لە ناوە کۆمەلگای کوردەوارە دەستگاهێکی گەورەس و عاملانە ئەم جەهلە ئێوە بووگن ئێوە ئەم مردمتانە جاهل کردگە تەوەجۆەکەی پس ئەم دەستگاهە سەرکوبە جەهلە خەیلی عەزیمترە لە دەستگاهە سەرکوبە سیستەماتیکە قەیسەرە ئاڵمان چون ئەمە حتا ناوە تەختخاوەکە تا ناوە ماڵەکە تا سەر سفرەی باوکت برات خۆیش کرد کەس و کارت تێ تۆ قسەیەکە بۆ کردن نییە تەکی قەوم و خێشی خۆتا چون جەهلەکە ڕۆچ و گەسە ناوە وجودە گشتیان نێست ئەمە جیاوازی نێوان ملەتێکی دواکەوت و ملەتێکی پێشکەوتووە خۆزگە ئێستا لە ناو بزوتنەوەی گۆڕانە سەد و سەری هەڵکەوتو هەبوایە و لەمە و دواش هەبێ مناقشە لەسەر بابەتەکانی سەرەکەوت خۆزگە جا لەوە خۆشتر هەیە لە چەندین ڕواگەی جیاوازەوە لە چەندین جەمسەری جیاوازەوە لە چەندین قەڵەمی ناکۆکەوە ئێمە لە ئێستاوە دانیشین تا چەند مانگێک ڕاستیەکانی مێژوو تەتەڵە بکەینەوە شەن و کەو بکەینەوە چەند قەت لەوە خۆشتر هەیە لە بری بەرهەمێک سەد بەرهەمی لێ دێتە بەرهەم ئەمە هەندێک لەو تومەتانە کە لەم مدەتە بیستومە و هەڵم کڕاندووە هەندێک ڕۆنکەوەوە کە ئایا ڕاستن بە منەڵێن مەلا بەختیار تا مەرحوم نەوشیروان لە دنیا بوو بۆ نەیوێرا قسە بکە بۆ نەیوێرا قسە بکە ئای لەم مەهزەلەیە ئای لەم عەیبە ئەوە نەتێنەگەن ئەم قسەیە عەیبە بۆ کاک نەوشیروان تێناگەن کەسێک نەیوێرا بێ کەسەکە منیش بم هەر کەسێکی تر بێ بەرامبەر بە کاک نەوشیروان قسەی کرد بێ یعنی کاک نەوشیروان چی بووە من ئەوە ڕەدەکەم ئەها تەوەجۆ بکەن قسەکەی مەلا بەختیار کاملەن دروست بوو چۆن کاملەن دروستە مەزهەلەیە واوتی ئەم مەزهەلە چ بوو خەڵک ئێژێ مەلا بەختیار حتا نەوشیروان مستەفا مابوو نەیوێرا قسە بکە ئەمە خۆ حوسن مەلا نەوشیروان مستەفا نییە ئەمە ڕزاڵەتە بۆ نەوشیروان مستەفا بۆ چۆن ڕزاڵەتە تبقى ئەو هەیکەلە وا ئێوە بۆ نەوشیروان مستەفا دروستان کردگە زانای بلیمەتی ڕەهبەری کاریزماتیکی دموکراتی شۆڕشگێڕی چەپی مافی مرۆڤخواز ئەمە ئیتر ناچێتە ناوە قاڵبە زاڵمە دیکتاتۆرە غەدارە شمشێرکێشە گەردەنکەش چون ئەمە لە نەزەرە مەلا بەختیار پارادایمی واوە دەسەوە بەر ئەساسە پارادایمی قسە ئەکا ئەو پارادایمە چییە؟ نێئۆلیبرالیزم بە ئەخلاق لیبرالی بە منشورە حقوق بەشەر تبقى ئەم پارادایمە ئەو خصوصیەتەی کە بۆ نەوشیروان مستەفا ئێژنی
مثبت نییە، منفیە، باش نییە، خراپە. وەلی تو ئەمە لەسەر چی ئێژیتی؟ لەسرە شەڕە کوچە و ناوە کۆڵان ئێژیتی. کاورات دەسە بزەنی بوو ئەیتوانی چەک خاز بوەشێنێ تۆ لێ ئەترسیایی. گیرەم مەلا بەختیار ترسیاوێت. دێ ئەمە داستانێک باتڵ ئەکاتۆ. ئەوەی کە نەوشیروان مستەفا ئینسانە دموکراتێک بوو، نەوشیروان مستەفا ئینسانە فەحمیدەیەکی زانا بوو، نەوشیروان مستەفا ئینسانێکی قەڵەم بەدەست بوو. ئەمە گشتی باتڵەکاتەوە، نیشان ئەدا قسەکانی مەلا بەختیار لە کتێوەکە ڕاستە. نەوشیروان مستەفا قاتڵ و جنایەتکار و دەمکوتکەر و سەرکوتکەر بووگە. ئەی ئەمە بەنەفع مەلا بەختیارە. وەختی جامعەیەک ئێوە واتانە پێکردگە نافەحمێ چۆن قسە ئەکا، نافەحمێ تۆ لەکوێ قسە ئەەکەی، واتە پێژنە مەلا بەختیار، واتە پێژنە دموکراسی هەروە لە خۆی و نایەتە ناوە جامعەیەک. ئەو دموکراسی واتۆ حەزی پێیەک یا من خەریکم بە زوانە خۆت قسەت تەکاکەم. ئێوە خۆتان پەرەتان بەم فەرهەنگەداگە مردمە جاهلە متەناقز قسەکە، خۆی ڕوسوا ئەکا. وەڵا ئەوە نەیوێرا لە بەرامبەریا قسە بکە، ڕازەکە ئەمە بۆ تۆ حوسنە، بۆ ئەوان حوسن نییە، ئەسڵەن حوسن نییە. اتفاقن بە پێچەوانە نیشانەدا تەمامە قسەکانت تۆ دەرمەوردە نەوشیروان مستەفا لەم کتێوە دروسە چون خۆشیان ئەترافی پێکەن. نەوشیروان مستەفا پیاوێکی قاتڵی، پیاوکوژی، بێڕەحمی، بێ ئەخلاقی، بێ پرنسیب بووگە. ئەم قسە ئەوە تێرێت. ئیستە زانیتان قسە بارە معنای هەست، ئیستە تو زانیتان ئێوە بە ئستدلال و منطق و کار ئەکەن، ئیستە زانیتان ناتوان قسەی حەلق و بەلەق لە دەمتان بێتە دەر هەروە فڕی بدەن، ئیستە زانیتان تۆ من مشکڵم ئەوە نییە تۆ خۆت جاهلی، تۆ خۆت باجە جەهالەتە خۆت ئەدەی، تۆ خۆت قاسم لوی خائنە کردگەسە پێغەمبەرە ئاشتی، تۆ خۆت قازی محەممەدە ترسە زاورە بەرساختەی دروست کریاگە کردگەسە ڕەحبەرە کاریزماتیک نییە. کاوران نێ لە ئەو حەدە تۆ باعث ئەوی کە قازی محەممەد جمێنی بۆ بڕوە، چون تۆ گەورەی ئەەکەی تۆ کارە هەست، تۆ خۆت حیچێکە نییە چووگی لە پشتە هیکە لە قازی محەممەد خۆت و شاردگەس و گەورە کردگە. تۆ چی تەز وڵا قازی محەممەدمان هەسوو، جمهوری مەهابادمان هەسوو، خوێنە شەهیدانمان هەسوو، ئەمانمانە هەسوو، تەواو و کولەکەمان هەسوو، بایمجانمان هەسوو، تەماتەمان هەسوو. دێ ئەمەسە تۆ شۆڕشێکە لەسەر ئەمەدانیاگە. تۆ بە قازی محەممەد خەڵک ئەگەوجێنی بێت مبارزە بکە، خۆ نایکا مردم نایکامە، تۆ خوات گەوجی، تۆ خوات جاهلی، ئەنا دیگەران نایکەن. تۆ ئیشەیە ئیمانێ لە مردم دروستکەی مردم ئامادەوێ خەتەرکە. نەکاگرشتوان وا بووە کە کەس قسە نەکا بەرامبەری، نامانەش لە کاک نەوشتوان تێگەیشتون کە دیفاعی لێکەن. تەنها بەرامبەر بە دیکتاتۆر کەس نایوەرێ قسە بکە، بەرامبەر بە ستمکار کەس نایوەرێ قسە بکە. یعنی چی نەمانوێراوە قسە بکەین؟ کۆمەڵەکان سەرکردەکانی کۆمەڵە، کادرەکانی کۆمەڵە لە یەکەمین کۆنفراس، دووەمین کۆنفراس، سێمین کۆنفراسی کۆمەڵە، 1985 سەرکردەکانی کۆن و نوێ مەکتەبی سیاسەکانی یەکێتی نیشتمانی کوردستان وجدانتانە بێ قسە بکەن، نەمانوێراوە قسە بکەین بەرامبەر بە جەنابی مامدەلار، بەرامبەر بە جەنابی نەوشیروان نەمانوێراوە. ئەوە کێ بوو لە سێمین کۆنفراسی کۆمەڵەوەتی من سەددام بە پێڵاوەکەم نازدارم لە هیچ کەسێک ناترسم لە ناو کۆنفراس. کێ بوو ئەوە؟ سەددام بە پێڵاوەکەم نازدارم لە هیچ کەسێک ناترسم لە ناو کۆنفراس، بەرامبەر بە هەموو کۆنفراسەمان بووت بە حزوری نەوشیروان. خۆی سبا ئێمە شتێ بێژین کە مەلا بەختیاریش خۆشی بێت. جەماعەتە گۆڕان بزانن ئێوە مشتێ جاهلن، ئەگەر جاهل نەوایەنا ئەم مەلا بەختیارە سابتی کردگە ئینسانە باشەهامەتێکە، هەرەوەی کە ئاڵای شۆڕش دروسەکە، هەرەوەی کە عەلەمە مخالەفەتە تەکە جەلالە تاڵەبانی و تەکە نەوشیروان مستەفا هەڵەگرێت، هەر ئەوەی کە بنەماڵە نیە تاکە کەسێکە ئەتوانی 20 نەفەر لە دەوری خۆی جەم بکاتەوە، هەر ئەو سەروبەندی شاخە ئەمانە مەجبور ئەون گەلە کۆمەی لێ بکەن، بیگرن بیکەنە زندان. ئەمانە حوسنە بۆ مەلا بەختیار، ئەمانە ڕزاڵەتە مەلا بەختیار نیشان نادا. جاهلن ئێوە، چون جاهلن ئەمە نافەهمن. ئەمە دەرەخان مەلا بەختیارە هەم سات و سەودای ڕەهبەری بووگە،
هەم ئینسانێکی قەوارە بچووک نەوگە لە بەقیە بترسێت و نۆکەر سەفتوێ ئەمە سابەتەکە ئەم مەلابەختیارە توانی گەسی 4 نەفەر بەخۆی قانعکە بێ ئەوەی کە پووری بێ سروەتی بێ بنەماڵی بێ عقبەی ئیجتماعی بێ 4 نەفەر پەیڕەوە خۆی پەیاکە و ئەمەی کە نیشانەدا شەهامەتیشی بووگە لە بەرامبەری ئەمانە بوێسێت دە ئەمانە حوسنن بۆ مەلابەختیار خۆ ئەمانە اتفاقا نیشانەدا مەلابەختیار پێ لایقێ بووگە ئەمەی کە مامجەلال تاڵەبانی نەیهێشکە مەلابەختیار بکوژن دلیلی ئەوە نەبووگە کە مامجەلال پیای خاسێکە نا مامجەلال تاڵەبانی بۆ کۆنتڕۆڵکردنە نەوشیروان مستەفا ئێشێ هەمیشە ئەهرومێکی مخالفی نەوشیروان مستەفای لەدەست هابوایە بۆیە نایڵێ مەلابەختیار بکوژن بۆیە ساڵی 92 قبوڵەکە مەلابەختیار بێتەوە بۆ لای بۆ خاترەوەی بتوانێت کۆنتڕۆڵی نەوشیروان مستەفای پێ بکە و ئەم نوعەن تەنەفرەوە لە بینی یەکتریا بیانوێت بالاخەرە مەلابەختیار نیشانی داگە کە ئەمە لە دەستی تێت دوژمنایەتی لە دەستی تێت واتوانێ بیکات ئەمە پێژن خوێندنەوەی تاکتیکە سیاسیە دانەیە کاورا تۆ فکرەکە ئینسانە فرعاقڵێکە نا لە جێگەی قدرەتێک و دانیشتگە لەم نەوشیروان مستەفا ئەترسێ لەزان مڵۆزمی بۆ دائنێوە لە بینی ناوە مەلابەختیار ناکوژێ مەلابەختیار کارکردیێس پس لەگرا عنسر مەلابەختیارە عنسر مخالفەتە مەلابەختیارە زرنگیە مەلابەختیارە بوێریە مەلابەختیارە کە ئەتوانێ عاملێکوێت شەڕە نەوشیروان مستەفا بکە و هەر ئەمە گیانی ئەپارێزێت کە ئاغایە جەلالە تاڵەبانی نایەڵێ بیکوژن نەحیکی تر نەوەی کە مامجەلال پیاە گەورەیەک و نەپیای گەورەیە نە و مامجەلال لە جێگەی خۆی ئەترسیە دائیمەن مەشای ئەمانەی بە یەکتریۆ کۆنتڕۆڵ کردایە باڵانسی کردایەنە ئەگەر نەوشیروان تەکانی خوارد ڕقە کۆنەکە خاسێ هێشتی مەلابەختیار ڕقەکەی گەورە بوێت ڕفێقەکانیان کوشت و کردیانە زندان و تۆهینیان کرد و بێحورمەتیان پێکرد خاص ڕقەکە ئەستور بێت ئەم ڕقە مەلابەختیارە هەمیشە ئەیتوانی کار بکە لە بەرامبەری نەوشیروان مستەفا و ئەمە ئەهرومە مامجەلال بوو بۆ یەکێک لە ئەهرومەکانە مامجەلال بوو بۆ نەوشیروان مستەفا ئەوە ئەو شتەسەوا ئێوە نایژنی پس ئەم کاورا بەناوە مەلابەختیار جەوهەرێ وا لە وجودیان ڕاست ئەکا ناترسێ ڕاز ئەکا بوێر بووگە ئەمانە ڕاز ئەکا ئینسان ئێشێ دروست قەزاوەتکە و دروست قسە بکە ئەوەی باعسیمانەوەی مەلابەختیار بووگە مەوزع سیاسیەک بووگە کە لە بەرامبەر نەوشیروان مستەفا گرتگێسی و ئەم مەوزع اتفاقا پاراستگێسی تا جەلال تاڵەبانی نەیکوژێەوە بزانێن پیاگەوە دەردەخوا ڕۆژێ کە لێم دوایش خودە مەلابەختیار ئشارە پێیەکە لە جەریانە گۆڕانە فقط مەلابەختیارە ئەدا لە نەوشیروان کەسی تر زاد ناکە ئەوە کێ بوو لە هەرسێ کۆنفرانسەکە بە دوو هێڵی جیاواز ناکۆک دوو ڕوانگە ئایدۆلەتی جیاواز بە بەردەوامی نەک ڕۆژ و دوو ڕۆژی سێ ڕۆژ چەندین ڕۆژ ئێمە مەناقشەی ئایدۆلۆژی و فەلسەفیمان لەسەر شناسنامەی کۆمەڵە کردووە و هی یەکێکی کردووە هی شۆڕش کردووە ئەوە لە خۆیەوە بوو نەوێران بوو ئاڵای شۆڕش بۆ دامەزراوەگە دەمانوێراوە ئێستا بەرهەمی نووسرا و چاپکراوی ئاڵای شۆڕش چاپ بکەم زیاد لە 1000 لاپەڕە بەس نووسینی منەهی ئاڵای شۆڕش کە هەڵوێستی من بووە ولا ئەو پەڕی دەسەڵاتی کاکدۆشیروان دەنووسیوە و بزات بەرامبەر بەو و بەرامبەر بەوانی کە لەگەڵ ئەو بنووسیوە نەوێراوە دوای یەکگرتنی ئاڵای شۆڕش و یەکێتی بچون ئەدەبیاتەکان بکەنەوە بچن کتێبی یاخیبوون لە مێژوو بخەنەوە بزان من چی وتووە چەندی جیاواز بۆ لە بۆچوونەکانی کاکدۆشیروان بچن کتێبی کام چەپک و چۆن مێژیەکی کۆمەڵە بکەنەوە 418 لاپەڕەیە بزانە لە 190 بۆچوونەکان و هەڵسەنگاندنەکانی من بۆ مێژوو جیاواز نییە لە بۆچوونەکانی کاکدۆشیروان لە هەموو مەحەتەکانە جیاواز یا جیاواز نییە کاتێک کە بەلمەلانی ناو یەکێتی قوڵ ئەبوو هێشتا جیابوونەوە نەبوو زودنەوەی گۆران سەری هەڵنەدا بوو ئەوە هەموو سەرکردایەتێکی زیندوون و ئەوە هەموو ئۆرگانەکانی یەکێتی بەشی زۆری خۆشبەختانە زیندوون لەو کاتە لە ناو یەکێتی بەرامبەر بە تەکەتلی پێشسەر هەڵدانی گۆڕان یەکێک بووم لەوانەی بەرامبەر بە خودی کاک
سیاسی بە نووسین بە قسە بە کۆر بە کۆبوونەوە هەڵویستی خۆم نەشاندەوە کاتێکیش مەڵبەندەکان هەڵبژێڕان کە ئەوە بناغەی جیاکردنەوەی گۆڕان بۆ هەڵبژاردننی مەڵبەندەکان مەڵبەندی ئەلف مەڵبەندی با مەڵبەندی چی ئەو مەڵبەندە وای لێکرا هەمووی لە کوردستانە دە مەڵبەندمانە بوو کرا بە چل مەڵبەند من لە چاودێر وتارە منشی وتمامە غەڵەتە ئەمە غەڵەتە مایکەن ئەمە بەرەو پەرش و بڵاویمانە بات کە پێنج کۆمونیستی کرێکارێکە شەید کرا تەنها من لە سەرکردایەتێکی وتم ئەمە هەڵەیەکی گەورەیە کراوە بە حزوری خودی کاتوشەوە وتم غەڵەتە ڕێگای چارەسەر زۆر بۆ بیگیرە بەر نەک بەو شێوەیە پێنج گەنجی ئەم وڵاتە چەپن کۆمونیستی کرێکارن ڕەون هەرچیەک بن کوشتنیان نەڕاوێ ئەی ئەوە کێ بوو لە شۆڕشا لەسەر قەرناقا و کوشتاشان هەڵویستی وەرگرت خێو بوو چنۆکە بوو یا من تەمامی ئەم قسانە مەلا بەختیارێکە ڕاستە بۆ ڕاستە منطقێکی سیاسی بە تۆ ئێژێ ڕاستە مەلا بەختیار یە عاملێکی تەنزیم کنەندە فیمابەینە نەوشیروان مستەفا و قودرەتگیریە نەوشیروان مستەفا بەناوە مام جەلالە تاڵەبانی مەوجودە مام جەلالە تاڵەبانی لەم دووە ئەترسێ لذا مەلا بەختیاری دانیاگە بەسەرە نەوشیروان مستەفاوە دائیمەن دنوکی بەسەریەوە بێ لێ بدات لە هەر کوێیەکە مەلا بەختیار ئەتوانێ بەربگرێ بە نەوشیروان مستەفا و ئەزانێ وەختی لێدانێسی لێ ئەدا کە کۆنتڕۆڵیکە دروستە ئەمە کاملەن منطقە سیاسیەکە ئەپێکێت ڕازەکە ئەم قسانە ڕاز ئەکا پشتیشی بە جەلال تاڵەبانی گەرم بووگە لە بەرامبەری نەوشیروانە ئەمە کاملەن دروستە شەڕی شوێنەکانم نەکرد لە بەڵبەندیە ئەی لەسەر چی سزادرا لا برەم لە بەڵبەندیە ئەگەر من بە قسەی کاک نەوشیروانم کرد بێ کە لە قەرناقە پشتاشانەوە ببن و دیتی سەرم پان کردو لە تۆ تۆش بە ڕووباڵیان بکە نە پەڕیانەکەم نە باڵیانەکە من شنە عەرەب و پیاوی عەرەب و مناڵی عەرەبم پێ ناکوشتە کە لە بەسرە و ناسکێ هاتوون هەنایەن بۆ ئێمە هێناوە کچی سەلام عادل لە مەقەڕی ئێمە بووە لە حاجی مامان لەگەڵ بوو کچی سەلام عادل بە من چۆنە کوشتێ یەکێک لە جوانترین ڕەمزەکانی قارەمانێتی مێژووی عێراقا چۆنی بۆ کوشتم ئاخر چۆن هەڵوێستمان نەبووە ئاخر هەڵوێستشمەوە بووە لە ئۆکتۆبەری 2008 لە چاودێر وتارێکە بروسی ئەڵم کاک نوشیروان جیاوازیمان زۆر زۆرە پێش جواببوونەوە لە یەکێتی بەهەشتمان جیاوازیمان زۆر زۆر وەرە با بچینە سەر تەلەڤیزیۆن منازەرە بکەین هەرچی هەیە و نییە بای بکەین کاک عومەر شەخموس یەکسەر تەلەفۆنی بۆ کردبوو توی من ئامادەم مناظەرەکە ڕێکخەم ئەو ئامادە نەبوو من ئامادە بوو لە دوای جیاببوونەوەی گۆڕانیش هەتا وەفاتی کردووە لە سەتا نەوەتی مەلمەلانەکان بۆ بەرگریکردن لە یەکێتی ئەو یەکێتیەی کەوتە لێواری مان و نەمان سەرنجامی جیاببوونەوەی گۆڕان لە سەتا نەوەتی هەڵوێستەکان ململانیەکان ڕخنەکان وەڵامی ڕخنەکان نووسینەکان و هەموو چاوپێکۆتەکانی تەلەڤیزیۆن من کردووە کە هێشتا کاک نوشیروان زیندوو بوو لەو پەڕی عەزەمەت و هەژمووی خۆشیەوە ئەمانەی ئەڵێن تا کاک نوشیروان زیندوو بوو بۆ نەتوێرا قسە بکەی نەتوێرا قسە بکەی دێ بەڕاستی نەخوێنەوارە بەڕاستیە نا بەڕاستی درۆزنن ڕازەکەی مەلا بەختیار ئەسڵەن دلیلی ئەوەی کە تۆ مای تۆ نەیان کوشتی بۆ خاتری ئەوە بوو دنوکت بەسەر نەوشیروان مستەفا بێ کۆنتڕۆڵیکەی کاملەن دروستە و قسەکانە تۆ کاملەن دروستە و ئەوەی کە حمایەتی لە تۆکردنەی هێش نەوشیروان مستەفا بتکوژێت مام جەلالە تاڵەبانی بوو چون مام جەلالە تاڵەبانی بەهۆی تۆوە نەوشیروان مستەفای کۆنتڕۆڵە کرد و تۆ ڕاز ئەەکەی هەمیشە لەوەی کە لە دەسە بووگە توانی کتە بەی لە نەوشیروان مستەفا و داکتەلی کاملەن دروستە ئەگەر ئەوانەی گۆڕان قسە ئەەکەن قسەی مفتەکەن تۆ ڕاز ئەەکەی چون منطق سیاسیەکە وا ئێژێتی کارکردت تۆ ئەمە بووگە بۆیە ماگی تۆ تەنها شتێک کە تۆی پاراستگە ئەم ڕقە و ئەم بوێرێ بووگە کە لە بەرامبەر نەوشیروان مستەفا بووکتە ئەوە تۆی پاراست وەلی ڕفیقەکانتی نەپاراست چون ڕفیقەکانە لە سەنگە تۆ نەبوون ڕفیقەکانە بە تۆ وەزنیان ئەدا و تۆ ئەتوانی ململانی قدرت بکەیتەکە مام جەلالیشە بۆیە
بە سوورەتە تئۆریک ئەتوانی بەی لەمە شەهامەتە ئەوەیشتە بوو بەیلی وەلزا ڕقێکی قەشەنگی لە دڵتا کاڵی بۆیان ئەو کارە جەلال بوو پس جەلال لە گشتیان منافقترە جەلالە لە ناوە ئەم جنایەتانە دەسی هەست جەلالە هانە ئەداوە ئێوە کۆنتڕۆڵە کاتەکە یەکتریە کامنەن دروسە هیچ ئاگایەتێ ئەمە یەک دووەمەڵێن کاکدۆشتران مردووە جوان نییە ڕەخنەکردن مردووە هەزار ڕەحمەت لەقەت جیوارە شەهید بووە سەدان کتێب لەسەر نەزەریەی و لەسەر غەڵەتەکانی لە بۆلیڤیا نووسراوە لینین لە جیوارەش گەورەتر بوو لە هەموو سەرکردەکانی کورد گەورەتر بووە و لینینی عەزیمە ئێستاش ڕۆژ نییە چ بە ستایش چ بە سەرزەنش لەسەر لینین مەقال نەنووسێت سەرۆکەکانی ئەمریکا بە درێژایی مێژوو یەکێک لە باشترین وڵاتەکانی دیموکراتی بووە لە یەکلاکردنەوەی شەڕی جنوب و شیمالی ئەمریکا تا ئێستا لەسەر سەرۆکەکانی ئەمریکا ڕەخنە هەیە قسە هەیە هەڵوێستی جەوات هەیە ماوستۆن سەدان کتێب لەسەری نووسراوە دوای مردنی پێش مردنی ستالین کام سەرکردە لە دنیا کام ڕەگز لە دنیا بەقەت ستالین گەورە بوو لەسەر دەمی خۆیان لە دوای خۆشیە هەزاران کتێبی لەسەر نووسراوە ناکرێت کاکدۆشتران وەکو نووسین وەکو مێژوو نەمردووە هەتا وازی لێبینی ئێمەش ببنین ماپلانیش ئەها مەلا بەختیار تۆ دیبەیتەکانە ئێمە ئەوێنیت بۆ ئەوەڵین بار لە ساحەیە سیاسی کوردەوارە ئێمە مەترەحمان کرد وەلێ تۆ هاتی دەلایلێکی تر بێری بیخونجنی دەی دەلایلەکانە نەیخوارد متەناقز بوو چون ستالین مردگە و هیچ کارکردێکی نییە و هیچ کەس قەبارەیە ستالین بە عینوان ئینسانێکی گەورە نافرۆشێتەوە کە ئمڕۆیش هەر نەقدی لێ ئەکەنەوە تەوەجۆت کرد نەقدە ئیستالین ئەکەنەوە بۆ خاتری ئەوەی کە حکوومەتە کۆمونیستیە دەوڵەتی ڕەت بکەنەوە و ئەوە دنیای سەرمایه‌داری ئەیکا و دنیای نێئۆلیبرالی ئەیکا هەر ئەو شتێک کە تۆ ئیسە دەسە پێگرتگە و تۆ نەقدە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ناکەیت تۆ لە جنایەتهایە کە بەر عەلەیهە بەشەریەت کردگیسی مەلا بەختیار ئەم قسەی تۆ دروست بوو چون لە دیبەیتەکانە ئێمە گرتکتە دروسە هەیکەلە قازی محەممەد کارکردی هەست جەلالە تاڵەبانی مەلا مستەفای بارزانی کارکردی هەست تماشاکە تۆ ناتوانانی حملە بکەیتەوە شیروان مستەفا وەلێ مەلا مستەفای بارزانی لە قەبرەکە دەرنەیەری بۆ خاترەوەی مەلا مستەفای بارزانی ئمڕۆ بارزانیەکان هەیکەلی بە عینوانی ئینسانی شۆڕشگی ڕوو قارەمان و مەرد و ئەمانە ئەفرۆشتنەوە بە ناوی کوردایەتی ئەیفرۆشتنەوە کارکردی هەست ئێمە ئەمانە مەترح کردگە ئاغای مەلا بەختیار لە هەیکەڵە بایۆس و لە هەیکەڵە سیاسیە زۆئیە هەیکەڵە زۆئی هەیکەڵە حیوانی و بەرهێنەجیە مطلقە هەیکەلە بایوس هەیکەلە سیاسیە من بارها لە دیبەیتەکە ئەمە تعلیم داگە بە یارانە کوردەوار کە وەختێک ئێژن لانگ لیف کینگ یعنی بژی پادشاه لە مەقامە چییە لە مەقامە سیاسیە نامرێت پادشاه لە مەقامە سیاسیە نامرێت بە جسمیش ئەگەر بمرێت نەفسە پادشاهی نامرێت وەلذا مەقامە پادشاه نامرێت وەختی ئەمانە دەست ئەوەن بۆ قازی محەممەد بە عینوانە ڕەحبەرە کاریزماتیک ئەیفرۆشنەوە وەختی دەست ئەوەن بە قاسملو بە عینوانە شۆڕژگێڕێکی زرنگی کوردایەتی پێغەمبەرە ئاشتی و نازانم ئەم توڕە هاتەی فرۆشتنەوە ئێمە قاسملو دەرتێرین لە جێگەکەی خۆی دەری تێرین خاز ڕای ئەشەکێنی نەیکەینە پودر چون کارکردە سیاسی هەست چۆ قاسملو نەمردگە هەیکەلە سیاسیە قاسملو زێنەگە ڕاز ئەەکەی دەبێرە سەر قاسملویش بێرە سەر قازی محەممەدیش بێرە سەر مەلا مستەفای بارزانی شەمانە گشتیان کارکردیان هەست خەڵک ئەکوژن نانی لێ ئەخۆن ئەم فەسادە ئێوە بەواسطەی ئەم هەیکەلانە کردکتە مەلا بەختیار ئستدلالەکەت لەگرا ئەیتوانی دروست بنیشێتە جێگە وەلێ بۆ خاترێوی گەرەکت و شوێن دەسەر ڕاپەڕین دیار نەوێ مثالە متەناقزە هاورد ئەمە دروسە ئەمانە نەمردگن ئەمانە هەیکەلە سیاسین مەوجودن و ئیمڕۆ گۆڕان خۆی هەڵوەساگە وە کاکەنەوە و سەری زلۆ و کاکەنەوە فرە شیرینەوە و کاکەنەوە فرە عەزەمەت بوو کاکەنەوە بەڕاستی پۆڵخانۆف بوو کاکەنەوە بەڕاستی ئینگلیس بوو کاکەنەوە بەڕاستی کاورە حەیچێکیشی نییە نە ئەزانێ گزارش بە نە ئەزانێ بفەهمێ نە ئەزانێ قسە بکە فقط کاکەنەوە بووگەسە ناندانی بۆی نانی پێخوا من گۆڕان بۆ حەزی پێکەم و بەڕاستی و ئیتر حەز حەچێکی تر نایژێ تۆ ڕازەکەی لەمە وفاتی کردووە هەر لەسەر یە نووسێ هەمومانە بێ لەسەرمان بنووسێ ئەمە دەبووان مردنی جەستەییە مردنی مێژووی سیاسی نییە
مردنی مێژووی فکری نییە، مردن و مێژووی پێشمەرگایەتی نییە، مردنی مێژووی ڕووداوەکان نییە، مردنی مێژووی کەسایەتی معنەویەکان نییە، مردنی کاریزمەکان نییە. لەبەرەوە نووسین لەسەر زندوو و مردوو مادام کارکتەرە، مادام مێژووە، مازام ڕۆڵی گەورەی لە مێژووە بۆ شتێکی زۆر سروشتیە، زۆر زۆر سروشتیە. بۆیە ئەو قسانە بەڕاستی قسەی بێبەناغەن. وەکوتر با بێنێ سەر ئەدەبی نووسی، لە ڕووی فەلسەفیەوە ئەدەبی نووسی. مامۆستای زانکۆ لێرە زۆر دانیشتووە. ئەدەب لەسەر ئەساسی مەنتەقە، لەسەر ئەساسی سیستەمی بیرکردنەوەی لۆژیکیە. ئەدەبە شاکارەکان لە دنیا بە هەڕەمەکی نەنووسراون، ڕخنە داهێنراوەکان. تماشاکە مەلا بەختیار با بزانی کاملەن دروست ئێژیتی منطقیە. تماشاکە ئێمە منطقەن سابتی ئەەکەین کە تۆ کە ئیمڕۆ خەریکی ڕواڵەتی شۆڕشی کوردی ئەفرۆشی تۆ درۆ ئەەکەی دەربهترین حاڵەت چەپێکی دەسە هەزارمی دواکەوتووی خاوەرمیانەیی بووی، دەریافتێکی سەقەتی ئەحمەقانت لە چەپ کردگە. تۆ نەکورد بووگی، نەبۆ کوردایەتی خەریک بووگی، نە شۆڕشە کوردیت کردگە، نە شۆڕشەکەت ناوی شۆڕشە کوردیە. منطقەنی تر منطقەن قسە بکەین. ئێمە تعریفە کوردمان کردگەسەوە، کورد کێس، ئێمە بۆ کوردین، دیگەریە کورد کێس، بۆ ئەمە حاڵمانە. جەهانە کوردی چه شەکڵیە، تەعارۆزە ئێمە تەکە دیگەریا وا لەکوێ ئەمانمانە مەترەح کردگە. وەختێ مەترەحمان کردگە ئەیدەین لە هەیکەلە تۆ کورد لە ئاو دەرنایە، شۆڕشەکە شۆڕشە کوردی نییە. تەوەجۆت کرد ئەدەبتان بوێ، بێئەدەب مەون، خەیلی بێئەدەبن، تەوهین وە مەردمە کوردەکەن، خۆتان بەناوی مبارزاتە کوردی ئەفرۆشنەوە، تەوهین بە مەردمە کوردەکەن. بێ منطقەن بێژە تۆ چۆن شۆڕشە کوردیت. ئاغا تۆ مشتی ئاکادمیسیەن وا لە بەردەستا گشتیان دکتۆرا، من کاورای ئومیەکەم دکتۆرام نییە ها، گوێ بگرە، تۆم داگەسە بەرە پرسیار ئیستە بێ جوا و بارۆ. ئێوە لەکوێ با ئەدەبن، لەکوێ با ئەدەبن. براکەم ئێمە خەریکین سابتی ئەەکەین ئیستا ئەم ڕواڵەتە تۆ ئەیفرۆشی تۆ تەحتە ناوە کوردیەت مەفهومە قەشەنگە سیاسیە چەپەکەی شارلاتانیزمە. بعد وەختی تۆ ئەڕۆی تەکە بەغادا ئەنیشی، وەکو وەختی تەکە دەوڵەتە ئێرانیە ئەرتباتت هەست، ئەو جار ئەوە لۆمپەنیزمە جمێندی چ خۆشکڵ و جمێنەکان لۆمپەن وە کێ ئێژن، لۆمپەن وە پرۆلۆتەرێک ئێژن کە مەنافعێ تەبەقەیەک کرێکار نافەهمێ و ئەوێتە نەوکەرە سەرمایەدار. دەی ئیستا هەر بەم تعریفی چەپە تۆ دانەیە کوردی وا مەنافع ئومەتە کوردی نافەهمی، ئەویتە نۆکەرە دەوڵەتە ئێرانی، دەوڵەتە عێراقی. تۆ لۆمپەن هەیانیەی. سوال هەیانیەی. تۆ دەربهترین حاڵەت ئینسانێکی شۆڕشێکی دەسەدەهمی مارکسیستی بە دەریافتە سەقەت لە متونە تەرجمەیە فارسی یا عەرەبیە مارکست کردگە لە کوردەوارێکی محاسەرە کریاگە، هاتکی جەریانێکی چەپت دروست کردگە کە دەسە هەزارمە ئەربابە گەورەیشتان اتحاد جەماهیر شەوڕەوی و حەزب تودەی ئێرانە. دەی تۆ ئەم هەیکەلە تەحتە ناوە کوردایەتی چون دەمە قۆپانە کردگەسە پێ و جامانە لە سەراوگە ئەیفرۆشی تۆ مەردم. ئەمە شارلاتانیزم هەسیانە، ئەمە کڵاوبەرداری هەسیانە. شارلاتان جمێنە سیاسیە، بارەکەیشی خەلی سەنگینە. لۆمپەن جمێنە سیاسیە، جمێن بارەکەیشی خەلی سەنگینە. ئەمە چۆن ئێوە ئەدەب ڕاناگرن؟ دەی بۆ ئەدەب ڕاناگرن؟ فەلسەفیەن ئەدەب ئەوەسە کە منتەقێکی لە پشتاوێکوا منتەقەکەتان. دەی ئەوە من سابتیم کرد تۆ هەم لۆمپەنە پێ ئەخوا هەم شارلاتانە پێ ئەخوا. دەلیلم بۆ هاوردۆ. دنیا بەجنێ و نەبوون بە یەکێک لە سەرچاوە درۆ ئەەکەی وەختی دوو پاراندایم دایان لە یەکتری بە جنێ و دایان لە یەکتری. مەسەلەن تەبەقەیە کارگەر وە کاورای کارگەرێ وا مەنافع تەبەقەی کارگەری نە ئەپاراست ئەڕوویە لای سەرمایەداری پێ ئەوە لۆمپەن درۆ ئەەکەی. ئەیوت لیبرال جمێن بوو، جمێن بە کاورایان ئەدا ئەیانوو پێی لیبرال جمێن بوو.
جمێن پارادایمەکان ئایندا لە یەکتری بە جمێن و بە ئەدەبیات ئایندا لە یەکتری قەشەنگ ئایندا لە یەکتری بۆیە تۆ ئەوێنی هیچ وەخت ماکسیم گۆرگی بە عنوانە نووسەرێکی گەورە نۆبل ناگرێت هیچ نییە کارەکانی بەڵام بۆلگاکۆف کارەکانی مهمە بەڵام کارەکانە داسایۆفسکی مهمە کارەکانە تۆڵستۆی مهمە چون ناڕواتە ناوە جەهانە مارکسیستیە اتحاد جەماهیرە شەوروی دکتۆر ژیڤاگۆ هەنە پاستانار کرد نۆبلی پێئەدەن نۆبلێکی سیاسی ئەدەبی پێئەدەن ئەلەکساندر سۆلژەنێتسین نۆبلی پێئەدەن نۆبلەکە سیاسی چون دەرمۆردە جەزایرە گولاگ و زندانهای تەبعیدە سیبریە شەوروی ئەنووسێت چون قێزەونیە نظامە ئینقیادگەرە کۆمونیزم دەرئەخا بۆیە دنیای سەرمایەداری نۆبلی پێئەدات انتخاب کاملا سیاسیە وەکو انتخابەکە وان لە نادیا مرادیان کرد جایزەی تەجاوزە سڵحیاندا بە کورد کاورا تەجاوزی پێکریا و جایزەی نۆبلیان پێدا ئەم خۆی فشە کرد و سوخەڕانی ئەدا ئەڕوێنایی مەجابعی وڵات دە پیاکسوارم بووگن و چی بکەم و بەڕاستی و نۆبلم گرتگە و ئەمە ئەوە هەیکە لە قەشەنگێ ئێوە تەزریقتانە کردە کۆمەلگای کوردەوار ئاغەیان تەوەجۆت کرد براکەم و ئێوە لەم شارلاتانیزمە لەم تەوتەبەر عەلەیهم ئومەتە کوردیە شراکەتتان هەست شراکەت پارادایمەکانت تۆ بۆ قزاوەتکردن پارادایمەکانە تۆ بۆ ئەوەی کە بەی لە دێگەران پارادایمە نێئۆلیبراڵیە ئاغای کۆنە چەپ متوانەکانی دنیا کە ئێستاش ئەبێ بچی بخوێنیتەوە و ئابڕاقەتی بەدیارەوە ئەدەب بەبێ ئەدەبی نانووسێ نە ئەدەبی نووسین نە ئەدەبی چرا تۆ ئەم شتانە نازانی تماشاکە بێ ئەدەبی ئەوەسە لەگەڵە شعورە مردمە بازی بکەی و ئینگلیسیژە don't play with my intelligence ها بە عەقڵە من بازی مەکە بە کوردیە پەتیەکەی خۆمانێژێ بە کەرم مەزانە ئەوە بێ ئەدەبیە تۆ تەرەفە مقابڵە بە کەر بزانی تۆ سعیکەی هەر شتێ بکەیتە ناو زەهنی تماشاکە من وتم پێت لۆمپەن جمێن بوو شارلاتان جمێن بوو حەڵید بوو لە ئەدەبیاتە ئەوامانەیشە ئەحمەق و جاهل و نادان و بێشەرەف و بێکەرامەت و گەواد و ئەمانە سفەتن سفەت ئەخوا بە ئینسانێک هەڵسوکەوتێکی تایبەتی هەست و پێی ئەخوا قەبارە بچووک و بێشەرەف و نادروس و ڕەزیل و پەست و چنووک و ئەمانە گشتی جمێنن لەنای فەرهەنگی ئێمە مەوجودن دەی ئەمانە وەختی ئێژن ڕەهبەرێکی گەورە وەکو قازی محەممەد ڕەهبەرێکی کاریزماتیک و مبارز و کوردی بوو گە باوکە کووردە ئێمە بە دەلائیل سابت یەکەین ئێوە شارلاتانن درۆزنن کڵاوبەردارن بێشەرەفن قەبارە بچووکن ئەمە سفاتە دوای تەحلیل دوای دانە ئەدلە دوای تعریفکردن تێت گفتمان کاملا منطقیە گفتگۆ لەسرە ئوسولە منطقی دانریاگە شعورە بینەر شعورە مخاتب دەرنەزەر گیریاگە و هەر ئینسانێک لە ئاستە ئەقلە گەورە تەماشا کریاگە بۆیە سناریۆی بۆ تعریفەکەن و دەنگی بۆ لێ ئەدەن تاریخی بۆ ئەخوێنەوە دەلیل تێرن دەلائیل ئەدەن لە پشتە دەلائیل ئەدەن لە پشتە دەلائیل تا سفەتە گەواد ئەخوا بەتەرەف تا سفەتە بێشەرەف ئەخوا بەتەرەف تەوەجۆت کرد ئاغایان دەی تۆ لالایی ئەزانی بۆ خۆت خەوت بیان ناکەوی بەبێ ئەدەبی نانووسێ بەرگریش لە هەر سەرکردەیە بەجنێو ناکرێ مامزرا لە سێمین کۆم تو دروسێکی بەرگری لە قاسملو قازی محەممەد بە جنێو ناکری حملە بەنە ئێمە دایک و خۆشکە ئێمە دەربێرن ئەندابانە حیزب دموکرات و کۆمەڵە ناکرێ ئێمە نەغد ئەەکەین و نەغد تعاریفمان هەست پارامترمان هەست پارادایممان هەست بەر ئەساسە ئەو پارادایمانە بەر ئەساسە ئیدعای خۆیان ئێمە ئەمانە نەغد ئەەکەینەوە سفاتیان لێدەین ئەمما ئەمانە بە جمێن جواوە ئێمە ئەدەنەوە هەتاکی بە دایک و خۆشکمانەکەن تهدیدمانەکەن حەبلەمان بۆ توجهك حتى دەم و دەستگای ئێمە خۆت و جەلالت و شۆڕشت و مەلامەچەی بارزانیت و گەشتمان داگەسە بەلە پرسیار ئێوە درۆزنن کڵاوبەردارن لۆمپەنن شارلاتانن هەرچیشتە هەن توجهت کرد ئەی ئێوە بۆ دەم کوتە مەردەمەکەن لە ڕاپۆرتی سیاسیە یەک دنیا ڕخی لە کاگنشوان کرد هەتا ڕادێ ئەوەی کارەساتی هەڵەبجە ئەو پاسداری کرد بۆ هەڵەبجە کاگنۆشوان یەک وتاری نووسی لە وڵاتدانەوەی ئەوە زیاتری نەنووسی جنێویشی نەدا بە مامزرا زبرترین قسە
قسەی ئەو وتارەوە بوو وتی مام جەلال بە تەمەنە زاگیری زعیم هەر ئەوەندە. ئەها ئیستا خەڵکی کورداوە تەوەجۆت کردوتی جمێنیان نەدا بە نەوشیروان مستەفا ئەو خەڵکە کە گوێ ئەداوە عەقڵی سەقەت کریاگە نافەهمێ مەلا بەختیار چۆن دەسی وەشان مەلا بەختیار دەمت گەرم ئافرین ئینسانێکی با کەرامەت بووی وە ئەم تیکەتەوت ئەم تیکە بۆ خاتری ئەم تیکە بارێکە الله بە تۆ ئەزانی بۆ مەلا بەختیار هیچ کەس نەیفەهمی تۆ چی دوێت هیچ کەس نەیفەهمی تۆ ئیستا وتت مەلا جەلالە تاڵەبانی وتی کارەساتە هەڵەبجە نەوشیروان مستەفا خوڵقاندیوا پاسداری برد نەوشیروان مستەفا قسەی زبری نەکرد بە مام جەلال خوان نەکا مام جەلال پێبەر بخوا وتی مام جەلال پیر بووگە زاکیرەی کار ناکە یعنی خودە مام جەلال ئەو کارەی کردگە ئیستا مردمت جەلال باز و گۆڕان باز و نەوشیروان باز لەم وەسەتت نیان فەهمی تۆ چیت وت تۆ قسەیە گەورەیەکە کرد تۆ وتت کوشتارە خەڵکە هەڵەبجە عاملی ئەحزابێ منتەسەبێ بە کوردستانە عێراق بووگن نە سەدام حوسەین تۆ ئیستا ئەمتەوت قسەی جەلال و قسەی نەوشیروانیش ئەمە ئێژێ مردمەکە کە عەقڵی سەقەت کریاگە لەم وەسەتە نافەهمێ و شوێنی جمێنەکە ئەگەڕێ تۆ گەورەترین ئیتتهامت لەمانە داگە ئەمانە لە کوشتارە ئینسانەکانە دەستیان بووگە بۆیە تۆ ئەوێنی ئەم ساڵانە ئەمانە ناڕۆن بە شوێنە جینوساید ناسانە هەڵەبجا مەلایین دلار و ملیارد دلاری بۆ خەرج نایکەن بۆ چون خۆیان ئەم کارەیانە کردگە تۆ دروست ئێژی وەلی حیچکە نافەهمێ ئێمە ئەفەهمین تۆ چی ئێژیت پس ئیستا دیتان جەلالە تاڵەبانی و نەوشیروان مستەفا پاسیان داگەسە بینە یەکتری کارەساتە هەڵەبجە کارە ئەمانە بووگە گشتی کارەساتەکە بەرەدا ئەگەڕێن بزانن نەوشیروان مستەفا جمێنی داوە جەلالیانەیدا بابا دەی تۆ درۆزنی تۆ مۆنومنت بۆ هەڵەوجە دروست ئەەکەی تۆ ئێژی من خانەوادە شەهیدە هەڵەبجەم تۆ ئێژی کە سوکارم لە دەستداگە درۆزن تۆ ئیستا بۆ خاتری پیرەژنانە گرتن و پوڵە شەهیدانە گرتن و ئەسەرە قەبران چوون و کۆڕ و کۆبوونەی هەوڵ هەڵەبجە گرتن درۆزن بە ئاشکارای عالەم دەسە ئەحزابە منتەسەبە بە کورد یەکەتی و پارتی و ئیسلامیەکان دەرکەوت لە ماجەرای هەڵەبجە کارە ئەمان بووگە تۆ سکوتە کردگە درۆزن مۆنۆمنت دروستەکەی بۆ هەڵەبجە دەی چی بێژێ مەلا بەختیار چۆن بێژیتی بە چ زوانێ بێژێتی دەی ئەمانە خۆیان وتیانە دەی تۆ بە شەهوات تۆ بە سیاگی بە پوڵۆ بە سیاگی من چۆن قبولی بکەم تۆ ڕێزە هەست تۆ ئینسانی تۆ کەرامەتە هەست تۆ دایک و باوکە خۆت بۆت مهم بوو تۆ حیاتە ئینسانیە خۆت بۆت مهم بوو تۆ نەتەوەی خۆت بۆت مهم بوو من چۆن ئەمە لە تۆ قبول کەم دەی ئیستا خۆ جنایەتەکە پاک نەبووە کارە نەوشیروان بوو یا جەلالە تاڵەبانی بوو کارە ئەم ئەحزابەی منتەسەب بە کورد بوو وا خەڵکی هەڵەبجە کوژیان ئیستا تۆ بە شوێنی ئەوا گەڕێ نەوشیروان مستەفا جمێنی داگە یانەی داگە کورە ئێوە وجودتان جنێوە بە ئینسانی کوردی تەوهینە بە ئینسانە کوردی ئێوە وجودتان هەناسە کێشانتان ڕێوەڕوینتان تەوهینە ئافرین مەلا بەختیار وا تۆ ئەم تیکەتە ود و حیچکە نەیفەهمی ئەگەر ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ نەیوتایە حیچکە نەیەفەهمی مردم اصلا نازانن جنایە چییە تۆ ڕازەکە ئەمانە مشتێک کۆیلە نافەهمن کە دیفاع لە نەوشیروانەکە بەر ئەساس چی دفاع لە نەوشیروانەکەی پارامترەکانە چین ئەخلاقە دنیای لیبرالیە حقوق بەشەرە دنیای کوردایەتیە چییە تۆ دفاعی لەکەی ئەگەر تۆ مەعاش و شەهەوات و خوێڕیگەرینیە چییە دفاعەکەی لە مەلا مچەی بارزانی چییە دفاعەکەی لە قاسملوو چییە ئەدەلائیلت بێرە تۆ بێری ئەگەر تۆ ئینسانێکی بەستە بە شەهەوات و ناو گەڵت نییەی ئەگەر تۆ حتا بە مەقامی ئینسانی نەگەیگی دەی ئیستا مشەخەس بوو هەڵەبجە کارە ئەمانە بووگە و ئەمانەم کاریانە کردگە تۆ چۆن سکوتەکەی لە بەرامبەرامە ئەی چۆن نەوشیروان مستەفا عەقڵی ئەگا جواوە جەلال تاڵەبانی بدات و ئەزانێ ئەمە ئیتتهامێکی گەورەس ئەوەنە ئیتتهامەکە گەورەس کە هەڵبگەڕێت تۆ بێژێ جەلال تاڵەبانی تۆ زاکیرەت کار ناکا پیر بووگی خۆت ئەم کارتە کرد ئەمەسە
ئەم گەندەڵستانەوە دکتۆر دانیشکە و دکتۆرە دانیشکە و پسپۆر دانیشکە و باسەوات دانیشکە خروجیەکەی ئەم کوردەوارە کاول لە سەوا ئێمە ئێژین کاول کریاگین دەئیستا بڕۆ تۆ هەڵبخەرەوە بۆ یەکێتی و پارتی هەڵبخەرەوە بۆ جەلەوەرگە و بۆ مەسعودە بارزانی و هەڵبخەرەوە بۆ مەلام بچە و هەڵخەرەوە بۆیان دەی تۆ دەرەکەوی درۆزنی بێکەرامەتی حەکێک نێ لە بار تا ئینسان نییە تۆ جنێ و پێت بەرەخوا تۆ وجودت جنێوە چون پێت بەرناخوا لەمە گەورەتر هەست جنایەت بەر عەلەیه بەشەریەت ئەمانە دەستیان تیا بووگە عومەرە خاوەر بێرمەوە بیرتان شێرکۆ بێکەسی دەقەڵبازی درۆزن بێرەوە بیتان ئەو پێچی ڕادیۆکە بۆ ناوەسێ ئەو چایە بۆ با نادرێتەوە ئەو مناڵە بۆ لە مەمکی دایکی دەم هەڵناگرێت چون ئێوە واتان پێکرد یەک شارتان کوشت ورد و درسی بە پەلەوەریوە کوشتتان ئیستا ئێوە سکوتان کردگە معاش ئەگرن کە یەکێتی نیشتمانی و پارتی بێشەرەفە دموکراتتان بمێنێتەوە ئێوە دەیبێرە ئەدەبتان بێرن ئەدەب بێرن لە ساحەی مردمە ئەدەبتان بوێت بێ ئەدەبینە وەڵا چون نەوشیروان مستەفا جمێنی نەداوە جەلال تاڵەبانی فرە خاسوو ئەی 5,000 زام کەوتە لەشی ئەم ئومەتە چی کێ خاسی ئەکاتۆ ئەی ئەو دنیای عومەرە خاوەرەوە سووتیا و چوو کێ خاسی ئەکاتۆ ئەی مەئاساتە ئەو مناڵەوە دەمی لە گۆی مەمکی دایکی هەڵنەگرت چی کێ جواوی ئەداتۆ تۆ جواوی ئەدەیتۆ جنێ و نەدریا بە مام جەلال خەیلێ باریکەڵڵا حی بژین بۆ کەرامەتتان بۆ مەردانگیتان بۆ ئەقڵتان بۆ ئینسانیەتتان ئەم جامعە ئێوە واتانە پێکردگە مەلا بەختیار عەکسی ژنی تۆ بڵاو ئەکەنەوە بە شمارە تەلەفۆن ئێوە واتان پێکرد ئەم مردمەتانە نەزۆک و بێ ئەقڵ کردە تاوە نەزۆکی و خیانەت و بێ ئەقلی خۆتانە نەشایە مشتێ بێ ئەقڵ و نەزۆک لەلاتان وایەنە تا بتوان بەسەری ملیان و سوار بوون ئێوە واتان کرد هەی باری کەڵا فرە زبر بوو بزانم ئەو تاریک کاکشتوان لە بەرامبەر راپۆرتی سیاسیەکەی مامجەلال وتارێکی جوان بووە بۆ خۆی بۆ گۆڕان یا ئەم هەموو شەڕەجی و فەیسبوک و نەوەڵا خوانەکە جمێنێ دایکی خۆشکۆ یەکتریبان گۆڕە باوکە مەردەمە هەڵەبجە با گشتی لە باین چێوە دەرەک نەوە ئێوە جمێن نەدەن و یەکتری عەرز تێتە فەرش نەکەن و یەکتری بێژن جنایەتکار ها نەکەن و یەکتری بێژن پۆفیوز ها نەکەن و یەکتری بێژن قاتڵە خوێن مەژە سایکۆپەت ها نەکەن بێژن ها کەعبە کەجەوێت ها و دەرەک ئەم ساڵە عومەرە خاوەر مردن بابا وڵیان کە ئەمانە نەوایانە ئێمە کۆشکەکەی سلێمانیمان خۆ دروست نا و لە مەسیف سەڵاحەدین خۆپاڵمان نەداوە قسەی زلزلی بۆ بکەین دزی بکەین حەیزی بکەین نادروسی بکەین قەی ناکەوە دەرەک جمێ نەدەیوە سەرۆک پێمان بەرەخوا کورە تۆ حەیچێ پێت بەر ناخوا نادرۆست تۆ حەیچێ پێت بەر ناخوا لەم دنیا تۆ حەیچێک نیت جنایەتکاری غەرق دەرشەهەواتی حەیچێک نیت باعەسە سەرشۆڕی من لە تاریخە ڕێزە چیت بگرم تۆ خوات ڕێزە خوات ئەگریت چۆن و حەزە پێکردمە لا بەختیار گشتی منتەقی بوو وانە استدلال و تعاریفم هاوردە وانە لەسەر جنایات و ئێسیام تۆ وا فرە حەزی پێەکەی جنایەتە بەر عەلەیه بەشەریەت جینۆسایتە سیستەماتیک وا بە تەوتە ئەو پلان ئەکرێ بەر عەلەیه مردمێک حەزە پێکرد بازم دەمە تۆ گەرم کە تێی بڕێ چت ئێژیت بازم دەمە تۆ گەرم کاتێک کە ئاستی ئەدەب لە سەرکاوە ئەبێ دیارە بۆکەنی هەڵەسێ دەست بە دووتانەوە بگرن ئەنجا کۆمپیوتەرەکانتان بکەنەوە بۆگەنی هەڵەسێ من بەش بە حاڵی خۆ لەوە ناترسم ئەم بۆگەناوە هەڵساوە وەڵا لەوە ترسم نووسەرێکی گەورە لە ناو گۆڕان یا هەر مامۆستایەکی زانکۆ و نووسەرێکی گەوراڵسیە من بەڵگەنامەم بڵاو کردووە بەڵگەی پێچەوانەی بەڵگەنامەکان بڵاو کردو لە قسەکە دوانیە
ڕازە کازانی لە چیە ترسێ لەوە ئەترسێ ئێوە جنایەت محکوم ناکەن خۆ ئەم ئێژێنە و شیروان مستەفا 15 دیلی کوشکە ئێوەیش ئەچن بەرگە تێرن ئەم 30 دیلی کوشتگە لەگرا دیل کوژی لەبەی ناچێ خۆ کورە ئێوە ئەوەی کە دیلی کوشتگە پێتان بەر ناخوات تۆ خۆت ئەوی تۆ خۆتیش دی لەو کوشتگە دێ ئەمە هەرتکتان جنایەتکارن دێ ئەگەر جامعەیە وشیاربی ئەنەوێ لە کلکە گشتتان ئەهاڕێت ڕاپەڕینەکا بەر عەلەیه گشتتان ڕاست ئەکەی تۆ ڕاز ئەکەی ئەمانە مشتی جاهلە حانقە نادروسە درۆزنە کڵاوبەردارە بێکەرامەتە بێشەرەفن ڕاز ئەکەی ئەمانە قیاسەکەن تەکە یەکتریە ئەسان هیچ کەسێ منزوری لەگرا لە دیلکوژی نییە خۆ لە جنایەت و تەجاوز و خۆفرۆشی نییە تۆ فرۆشتە ئەمیش 2 دەحفە فرۆشتی ئەو خیانەتە 64 کەم خیانەتە 31 ئابی کرد ئەم خیانەتە 16 ئۆکتۆبری کرد کورە ئێوە خائنی ئیبنی خائنی بنەجوولەکەی کاولکەرە ئومەتە کوردین و ئەم ئومەتە کوردیە ناتوانێت لە تاوە ئێوە دروست فکر کاتۆ تۆ ڕاست ئەکەی ئەمە ئیسباتە جنایەت بەسەر گشتتانەوە ئەکا ڕاست ئەکەی ئەسپەن لەمە ناترسم لە قسانە کار بگاتە ئەوەی ژمارەی خێزانی من بڵاو بکەنەوە بڵێنەوە ژمارەی خێزانی مەلا بەختیارە وەلا مەلا بەختیار عاملەکەی دەسە هیواتاب وا لە کوشتار و جینوساید خەڵکە ئێمە لە مەریوانە دەستیان بووگە عەباسە یەگانە وا لە ژێرە دەسە کۆنتڕۆڵە توە لە سلێمانیە دانیشتگە ئەوە دایک و خۆیشکە گشتمانی دەرهاورد ئەوە وا حکمی بەدەستە یارانە کوردەوار و دریاگە و حکمی مەرگە چوون عامل بووگە لە باندە هیواتابە خۆی و ڕەفیقەکانی و ئەترافیانی وا لە ژێرە دەسە حکوومەتە تو ڕاز ئەکەی ڕازەکە شەڕەجنی و خراوە و دایک و خۆشک دەرمێرن و ئەمە گروهە فشارە ئێوەمانان بوو ئەمە ئەو فەرهەنگە بوو وا دەوڵەتە ئێرانی و دەوڵەتانە ناوچە تەوەسۆتە ئێوە هاوردیانە ناوە کوردەوار بۆ دەمکوردکردنە کوڕە خاستان بردە ناوە جەپە فیشەکێکتان لێدا لە پشت و کوشتتان تهمەتە حیزی و دزیتان لێدا دەمتان پێدا قست پیای محتەرەم لە فەزای سیاسی کوردەوارە نەیتوانی دەم بکاتۆ 2000 تهمەت و ئفترا و دایک و خۆیشکە بێگوناحیتان هاورد 1 ملیۆن جمێنتان پێدا ئەوە بەرە ژنەکەی تۆ ئیشکەوت ئەوە عکس ژنەکەی تۆ شمارە تەلەفۆنە ژنەکەی تۆیان بڵاو کردگەسۆ ئەم مردمەوە قینی تێدەجمێن ئەم مردمەوە فرە بەڕێزە ئەم مردمەوە مسلمانەوە حەزەکا بە دیموقراسی ئەم مردمە ئەم کارە ئەکاوە ئێوە کردتانە باو لە ناوە ئەم مردمە ئێوە لەگەڵ جنایەتکار و چڵکاوخوەر و حیز و دز و بێدایک و باوکا دانیشتن مەقامتان پێیاندا بۆ خاتری ئەوەی ئەوانە ئەم میلەتیان نابود ئەکرد ئێستا ئەواملە هیواتاب لە ژێرە دەسە حکوومەتە ئێوە لە سلێمانی و پێنجوێنا چی ئەکەن؟ چی ئەکەن ئێوە داڵدەتان داگن لە ناوە دژە ترۆر و دەستکای سیخوڕی بە فەرمانە دەوڵەتە ئێرانی وانە ژێرە دەسە ئێوە لەوێ دانیشتگەن ترافیکە مەوادە مخەدر و ترافیکە سەکس و ترافیکە جنس ئەکەن و مردمە ئێمەیان نابود کرد ڕاز ئەکەی مەلا بەختیار خروجی ئەمە ئەوێت و ئەوەی کە تۆی بێگوناح ژنێکی بێگوناحت حەریمە خوسوسی ناپارێزن حەملە ئەکەنە سەر ژن و مناڵەکەت ڕاز ئەکەی مەلا بەختیار وەلێ لەم کارنامە خۆتان مقەسر بوون خۆتان ئەم کارنامەتانە دروست کرد هیچ فاشستێک لە دنیا میکرد بە شەرەفتانەوە بە وجدانەوە کام فاشستەکانی دنیا من خۆم قەڵەمەوە خێزانم 6 سەرەتاییشیتەوە ئەو هیچ گوناحێکی نییە تۆیش هیچ گوناحێکە نییە کە ئەنووسی مردم ئێشێ بێت نەقدە تۆ بکاتەوە نەحەم لەی شخصێتی پێ بکا و جمێنە پێبا من ئائیستە نەقدە تۆ ئەەکەمەوە بەر ئەساسم مەتنە خۆمان پارەدایمە جەهانە کوردی و مبارزاتە کوردی خەریکم نەقدە ئێوە ئەەکەمەوە ئێژم ئێوە درۆزنن دروستکریاگن ئێوە جانین کڵاوبەردارن ئێوە شارڵاتانن ئێوە لۆمپەنن من بە پارەدایمەکامە خۆمە تۆ بە پارەدایمەکانە ئۆلیبرالی و حەملە کردگەسەنە و شیروان مستەفا وەلێ تووشە ئاناکۆرۆنیزم بووگی
ئاغایە مەلا بەختیاروە ئەوانەی ناتوانن جواوە تۆ بدەن و من ماجرای هەکاریتم خوێندۆ لە ماجرای هەکاریا تۆ ئیشارە بەوە ئەەکەی کە لە سێ ڕوانگەوە ئەی خوێنی تۆ ئەمەی کە دارودەسەی جەلالە تاڵەبانی هەر محاولە ئەکەن لەگەڵ پارتی دموکرات و قیادەمەوە قەتا ڕێبکەون بەڵام ئەمە قیادەمەوە قەتە هەر تنتن معاهیدەکان ئەنێتە ژێرە پێ لە تاڵانکاری لە کوشتن لە حملەکردن بە مەفرەزەکان لە گرتنە تیمە نەوشیروان مستەفا دوو دەفعە درسە کە لە ئاخر و منجەر بەوێ بە کارەساتە حەکاری تۆ لەوێ بەحس لە دوو جی لە شۆڕشەکەی گیرە ئەوەڵە شۆڕش گیرە دووەمە شۆڕش ئەژی گیرە ئەوەڵە شۆڕش وەکو ئیبراهیم ئەحمەد و جەلالە تاڵەبانی و ئەوانە ڕاڕابوون لە بڕیاردانە بەرامبەر بە پارتی دموکراتە کوردستانە عێراق قیادە موەقەت ڕاڕابوون وەلێ جی لە دووەم کە جوانانە بێ تەجروبە بوون ڕاڕان نەبوون ئەیانوت هەرە و جۆرەی کە پارتی منتەقەی بادینانی قفڵ کردووە لە یەکێتی و لە شۆڕژگێڕەکانە تر ئێمەش با منتەقەی سۆران لەوان قفڵکەین تا ئەمان بە معاهداتە جددی بگەن باشە ئیستا من هەر بە سەروبەندە ئەو دەورانە ئەزانێ مەکامە دەورانە ئاغای مەلا بەختیار ئەمە دەورانێکەوە دەورانە دەهەیە هەفتای میلادیە ئەوائل لە دەهەیە هەشتاس هەژەمۆنیە ئینقلاباتە چەپ بەسەر دنیاوە حاکمە ڕادیکالیزمە ئینقلابیە چەپ و حرەکەتە مسلحانە بەردنیا حاکمە و ئێوەش دەست دەهەم و دەسە هەزارۆمە ئەمە بووکەن نەڕەبتتان بە کوردایەتی هەز نەڕەبتتان بە ئومەتە کوردی هەز نەحیچکامی ڕادیکالیزمە مسلحانە و جریاناتە مسلحانە داستانی فەرقەکاتە کە سوسول بازیە دنیای ئەمڕۆ ئاغایە مەلا بەختیار شەڕە ویەتنامە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا دوای تەسویببوونە کنڤەرسیۆنە ژنەڤە 1949 دەرمەوردە ئەسیرانە جەنگی سابتی کرد ئیاڵەتە متحدەیە ئەمریکا لە ویەتنام گەورەترین جنایەتی بەرعەلەیهە بەشەریەت بەرعەلەیهە مەردەمە سڤیل و بەرعەلەیهە ئوسرایی جەنگی کرد سەربازانە ئەمریکایی سکە ژنە حاملەی ویەتنامیان ئەدڕی بزانن مناڵەکەی نێرە یامیس بە زێنەگی خەڵکە سڤیل ئیاڵەتە متحدەی ئەمریکا کردی کەی 1975 ئیاڵەتە متحدەی ئەمریکا لە ئەنوا و ئەقسامە چەکە فۆسفۆری و بۆمب ناپاڵم و رادیۆئەکتیڤە زەعیف شدە ئستفادەی کرد لە کوتانە کامبۆج و لاۆس و ڤیەتنامە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا هەر بەو پرنسیپانەی دنیای نئۆلیبراڵی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا جنایەتکارترین بێشەرەفترین نادروستترین عنسرە سەرڕووی کورەی زەمین بووگە هەر بەو منشورە حقوق بەشەرەتە ئەم بەشەرە غەربیانە وا هاتن لێم دوا کنڤەنسیۆنە ژنەڤە 1949 یان دانیا جنایەتکارترین قەسیۆلقەلبترین ئینسانەکان بوون وەختە خۆی سریاڵێکی لە ئێران نیشانەدا بەناوە جەنگجویانە کوهستان کەسێکی تیا بوو بەناوە لینچەن سریاڵەکە چینی بوو لە قسمەتێکە ئەمانە شۆڕشگێر بوون لە چیایە لیان شامپۆە ئەدێ قەهرەمان مەشایە کۆ بووانەوە کاورایەکیان هاورد وا باروتی دروست ئەکرد باروت و بە باروت ئەیتوانی سلاحی دروستکە تۆپێکی دروست کرد و نیشانی دا ئەم تۆپە بە شلی کەسێک و لە سەدان نەفەر لە لەشکرە مخالفی کوشت لینچان وتی ئەم ئەسلحە شەیتانیە لەبین بوون ئێمە ئەم ئەسلحەمانە نەگەرەکە سوالێکی گەورە تێتە بەرەوە ئەویش ئەمەسە باروت 2000 ساڵە لە چینا کەشف بووگە وەلێ چینیەکان ئەوەڵین کەسانێ نەبوون کە تۆپیان دروست کرد بە عنوانە ئەسلحەی شەڕ لە کاتێکە ئەیانزانی تۆپ دروستکەن بۆ خاتری ئەوەی سلاحە کوشتارە جەمعی دروست نەکەن کە ئەمڕۆ پێی ئێژن سلاحە متعارف وەلێ ئوروپاییە وایکینگە دەز ئەم ئەسلحە گەرمەی دروست کرد و استفادەی لێکرد بۆ ئیستعمارە ئینسانەکانی تر و لە باروتە چینی استفادەی کرد بۆ خاتری ئەوەی ئینسانەکانی تر بکا بە کۆیلەی خۆی و بە مەلایەن ئینسانیان کوشت بەم ئەسلحانە دەرۆسە ئاغایە مەلا بەختیار چۆنە ئیستدلالەکانمان منتەقی بوو یا نەبوو دەی وەختێ پارتی دموکراتی کوردستانی عێراق هیچ کام لە معاهداتە سیاسیە خۆی ڕعایەت نەکردگە هیچ دلیلێکی نییە نەوشیروان مستەفایش لە بەرامبەریا معاهداتە 1949 ئوسرای جەنگی بەکار بوات ئای نەوشیر و ئاغایە جەلالە تاڵەبانی ئاغایە مەلا بەختیار لە دیکشنەریە رووسیە کاتە ئێستالینە لە بەرامبەر وشەی تەڕەحم یعنی ڕەحمکردن
معنیەکەی وا کراوە تەرەحم بە دوژمنە خەڵک مەمنوعە، نابێت تەرەحم بکەی. معنی نەکردووە تەرەحم یعنی چی؟ تەرەحم فقط بە دوژمنی خەڵک ناتوانی بکەی. بۆیە لە جەنگی جەهانیە دووەم ئەرتەشە ئاڵمان و ئەرتەشە رووسیە تەمامە ئوسەرای یەکتریان ئەکوشت وە قڕیانە کرد. ئەمە ملەتهای متمدن ئوروپایی بوون. لذا ئەم ڕەخنە ناخوا بە نەوشیروان مستەفا. وەختێ پارتی تەمامە معاهداتێک کە کریاگە تۆ ئێژی نامەیان نووسا بۆ حەمایل خانمە دایکی، دەیان نامەیان نووسا بۆ ئاغایە مەسعودە بارزانی و براکەی وا کوشیا ئەدریس و ئەم نامانە جواونە ئەدریانۆ. ئەمانە سڵحەکەی خۆیان وا لە لەندەنا کردویان تەکە ئەو هەتیوەکە وا کوژیا کوشتیان. سامی عەبدوڕەحمانە و تۆ فەکتێری تۆ لەوێ کە چاویانەکەوێ بە مەسعودە بارزانی و سامی عەبدوڕەحمان و ڕێکەوتن ئەکەن، ئەمیشە ئەخەنە ژێرە پێ. تۆ ئێژی ئەمانە لە سووریە معاهداتیان خستە ژێرە پێ، گشتیان خستە ژێرە پێ. دەینەوشیروان مستەفایش حەقی بووگە نەقزە قەوانینێ بکات. شەڕەئیتر مە شەڕ نەوگە. ئێستا تۆ خەریکی بە ئەخلاقە نێئۆلیبرالی و پڕۆتۆکۆل ئیلحاقی حەملە ئەکەیتە نەوشیروان مستەفا. دەی پارتی منتەقەی بادینانی قورق کردبوو لەمانە نەیهێش شەڕکەن، نەیهێشت کار بکەن، خۆی ئاشبەتاڵی کرد و خۆیشی ئینحسار تەڵەبیە کرد. دەی خۆ ئێوە هیچ کامتان بۆ کوردایەتی کارتان نەیەکرد، بۆ جنایەت و بۆ قودرەتە خۆتان کارتانە کرد. ئەوامە لە دەوڵەتانە منتەقەیی بوون. پس ئەم ڕەخنە ناخوا بە نەوشیروان مستەفا، ناخوا، چون تۆ زەمەنەکانە تێکەڵ کردگە. تۆ ئیمڕۆ دراسەکەی خۆت بەر ئەساسە پارەدایمە دنیای نێئۆلیبرالی ئەەکەی دەرسوورەتێکە خۆت دەبەستەرە چەپە ئینقلابیە ڕادیکاڵە مسلحانە و جەنگە مسلحاناتکی تەسەدەرەوە. تۆ لە سەردەمانێکا بەحسی ئەم مەسائلەکەی کە ئەمریکا لە ڤێتنامە قڕە ئینسانەکانی ئەکرد و ئینسانەکانی نابوو دەکرد. هایتە گۆڕان ناتوانێت جواوە تۆ باتۆ. بۆ لەبەرەوەی مشتی ئەقڵ فاسدن. تۆ خۆتیش ئازای گیانت کونکونە، چون ئێوە هیچ کامتان مەتنە کوردایەتیتان نییە و کوردایەتی ئەفرۆشنۆ. گشتتان ئەچنە قاڵە بە جنایەت، لومپەنیزم، شارلەتانیزم. ئێوە گشتتان ئەچنە ناوە و دەستەبەندیە، چون پارەدایمەکانە جیهانە کوردیتان نییە. تۆ یەک زمانێ بە پارەدایمە چەپ شەڕە کردگە، پارەدایمە چەپەکانە فڕەداگە، ئیستاتکی بە پارەدایمە لیبرالی قسەکەی. ناخوات. ئیستا تۆ لە جێگەی حکوومەتا قسەکەی. ئای مەلا بەختیار بچۆ کتێوە زوڵمەتە دەرنیم ڕووز، دارکنس ئەتنونە ئەڵتور کەسلەر بخوێنەوە و باسە دادگاکانە ستالین ئەکا و باسە ئەوەکە کە کاورا مووقعەت و جێگەی اجتماعی گۆڕیا بوو نەیتوانی قەزاوەتە دروست بکە. تۆ بووگی بە حاکم، تۆ لە جێگەی حکوومەتە دانیشتکی، تۆ تەکە نەئۆلیبرالیزم و جەهانە سەرمایەداریە ڕێکەوتکی، تۆ تەکە فەرهەنگە بازارە ڕێکەوتکی، تۆ تەکە داڕشتنە عێراق فدراڵیا لێکەوتکی، تۆ حیزبەکەت نۆکەرە ئێرانە، ئێران نۆکەرە یاڵەتە متحدەیە ئامریکاس. ئێوە لەو مەسنەد و مەستەرە و خەریکرد قسە ئەکەن. هیچ کام لەم قسانەی ئێوە ئەیکەن محلێکی لە عێراق بۆ مبارزاتە ئومەتە کوردی نییە و لەسەر پرینسیپەکان و ئوسولە جیهانە کوردی و ئینسانە کوردی نییە، لەسەر ئەخلاقیاتە ئینسانە کوردیش نییە. بە تەمامە ئەخلاقیات و فەکتەکانە دنیای نەئۆلیبرالی و دنیای چەپیش تەمامە ئەم تەناقوزات و جنایاتانە لە دەوڵەتانە گەورە و ئیاڵەتە متحدەیە ئامریکا و دەوڵەتانە ئوروپای غەربی وەشیاگەسەوە ئەم جنایەتانە ئەمانە کردگیانە. من وعدم دا عینە کتێوەکەت بخوێنمەوە، وعدم دا ئەمانە تاسەر بخوێنمەوە. ئەمما بوو بە تاریکە سەڵات و من دەمێکە چاوم هیچ کوێ ناوێنێت. دای ئەنەی نەخدە کتێوە تۆ و تەبعاتە کتێوەکەی تۆ بخوێنینەوە. ئەمە مەلا بەختیار ئەلا ڕقمە ئەمە کارێ خاسێکت کردووە. ئەم مێژوە قێزەونە لە خیانەت و لە نادروسی و لە چەتەیی و لە پیاوکوژی و لە ئینسان کوژیتان ڕوو کرد. و ئەمما بۆ خەڵکی کوردەوار بابزانن ئەمە شەڕە پارەدایمەکانە. ئەمانە کوردایەتی ئەفرۆشنەوە، هیچ کامیان نە کورد بووگن نە پارەدایمە جیهانە کوردیان واوە دەسەوە، هیچێکیان نێوە دەسەوە. لذا سابتی ئەکا مشتێ کڵاو بەردارە بەرساختەیە دەسە دەوڵەتانە منتەقە بووگن بۆ قدرەتە خۆیان هەر جنایەتێکیان کردەگە.
و ئەمیانە جرمە گەورەکان ئەمەسە ئەمیانە تحتەناوە کوردایەتی فرۆشکەس بۆ ئومەتە کوردی و ئەم کارەی کە کردیانە ئومەتی کوردیان پێ نابوت کردگە دابوو نەریتی جیهانی فەرهەنگی کولتوری زەخیرەی ئینسانی زەخیرەیە مادی سەرزەمینی گشتیان نابوت کردگە گشتی نابودیەکی مطلقیان دروست کردگە و جنایەتکارن لەم لە حازۆ نسبەت بە ئومەتە کوردی با بزانن ئێمە بەر ئەساسە پارەدایمەکانە خۆمان و جەهانە کوردیە کە خۆمان لە دڵە کۆن ئولگووە تاریخیەکانە ئەم ئومەتە کوردیە دەرمان هاوردگە قزاوت لەسەر ئەمانە ئەەکەین حکم لەسەر ئەمانە ئەدەین استدلال تێرینۆ و باتڵیان ئەەکەین ئەمانیشە یەکسری پارەدایمیان هەست پارەدایمە نەئۆلیبرالی و دموکراسی و حقوق بەشەرم تڕەهاتێک کە بەحسی ئەەکەن کە هیچ ڕەبتێکی بە کورد نییە هەمان ئوسولیش ڕعایەت ناکەن نایکەن و درۆ ئەەکەن نایەوە خۆش